پرسانە وەک هێمای ئاشتی و پێکەوە ژیان ئاماژەی پێدەکرێت. جاستن ترۆدەر سەرۆکوەزیرانی کەنەدا وێڕای پیرۆزبایی لە موسڵمانانی وڵاتەکەی و جیهان ئاماژە بە گرنگی جەژن دەکات و دەڵێت جەژنی قوربان هەلێکی باشە بۆ لێبوردەیی و ئاهەنگێڕان و هاوکاریکردنی هەژاران. لە ڕووسیا سەدان هەزار موسڵمان مەراسیمی جەژنیان بەڕێوە برد و ڤلادیمیر پۆتینی سەرۆکیە وڵاتەش پیرۆزبایی لە 20 ملیۆن موسڵمانی وڵاتەکەی کرد. پۆتین ئاماژەی بە ڕۆڵی گرنگی موسڵمانانی وڵاتەکەیدا لە نزیکردنەوەی ئاینەکان. لە شاری میلبۆرنی ئوسترالیاش کە دووەمین گەورە شاریە وڵاتەیە 9 ملیۆن موسڵمان بەشداریان لە مەراسیمی نوێژی جەژندا کرد. هاوکات لە شاری وێستفێڵدی ئەمریکا زیاتر لە 1000 موسڵمان نوێژی جەژنیان ئەنجامدا. لە مزگەوتی ناوەندی لەندەنیش کە 10,000 نوێژخوێن لەخۆ دەگرێت بەهۆی زۆری موسڵمانانەوە 6,000 نوێژی جەژن ئەنجامدرا. لە وڵاتی جۆرجیاش هەزاران موسڵمان لە مزگەوتی جومعی پایتەختی وڵاتە نوێژی جەژنیان بەرپا کرد. لە پاریسی پایتەختی فەڕەنساش هەزاران موسڵمان نوێژی جەژن و سونەتی قوربانیان زیندوو کردەوە. هەروەها وڵاتانی ئەسیوپیا و میانمار و هیندستان و چەندین وڵاتی دیکەی نائیسلامی مەراسیمەکانی جەژن و قوربانیان بەخۆوە بینی. ئەمەش زیندوێتی ئیسلام و موسڵمانان لە وڵاتە نیشان دەدات. لە بەرامبەردا لە ڕۆژی یەکەمی جەژن لە چەند شارێکی ئەمریکا و ئەوروپا زنجیرەیەک توندوتیژی بەرامبەر موسڵمانان ئەنجامدرا. لە مزگەوتێکی لەندەنیش کەسێکی نەناسرا و گۆشتی بەرازی فرێداوەتە باخچەی مزگەوتێکەوە. ئەمەش لە چوارچێوەی ئەو هەڵمەتە ڕەگەزپەرستیەی بە شێوەیەکی بەردەوام بەرامبەر موسڵمانان پەیڕەو دەکرێت.